جواب ئەندامانی پەرلەمان مەدەن لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 6,000 مامۆستای گرێبەست هەبوو هەمویان بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران دامەزران و بە هەمیشەیی کران هەروەها 1300 لە یەکەمەکانی سەر ئاستی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ 2015-2016 دامەزران و ئەوەی دەرچووەکانی جێڕاگرن ماوسا ڕاست بەتەواو بین دەرفەت بدەنوە کاغم سەلام تۆ نابێ بە ئەندامانی پەرلەمان بڵێ جۆڕاگرن تۆ قسەی خۆت بکە بێدەنگ بن بۆ بزانین چییە لێ بەڕێزە نایکوژێنمەوە لەبەرەوە مێ بزانم چییە لێ فەرموو بیڵێ دکتۆر عەبدوسەلام هەروە بەنسبەت سێکەمەکانی سەر ئاستی زانکۆ پەیمانگاکان بۆ 2016-2017 هەموو ڕێکارەکانیان بڕیون و ئێستا کتابەکان لە ئەنجومەنی وەزیرانە تەنیا ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران ماوە بۆ ئەوەی ئەمانیش دابمەزرن ئێستا لەسەر پێشنیازەکانی لیژنەی پەروەردە وەک لیژنەی تایبەتمەند بۆ چارەسەری ئەم کێشەیە دەخەینە ڕوو بەڵام لای هەمویان ڕوونە بەڕێزان کە نزیکەی 21,000 مامۆستای وانەبێژان بەڵام ساڵانە گۆڕانکاری بەسەر ئەم ژمارەیە دێت زۆر جار وایە لەبەر بارودۆخی کۆمەڵایەتی وانە مامۆستا هەیە دەست دەکات دەچێشیتەوە مامۆستای هەیە لە شوێنی دادەندرێت بۆیە دەکرێت بڵێن نزیکەی 21,000 مامۆستای وانەبێژە ئێمە وەکو لیژنەی تایبەتمەند تەنیا پلانی ئەیمان هەبووە لە ڕابردوودا تەنیا داوامان ئەوە بووە تەنیا داوامان بەڕێزان راپۆرتەکە لە بەردەستی منایە یەک شتی زیایە بڵێ ڕاگرم دڵنی ئێستا بۆتانیت ئێستا بۆتە تەنیاتانەکەم شتێ بڵێ لێرە نەنووسا بێ ڕای دەگرێت تەواو تەنیا داوای لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا ئەوە بووە کە بەڕێزان مامۆستایانی وانەبێژ بە هەمیشەیی بکرێن دابمەزرێن یان بە گرێبەستیشبی دابمەزرێن بەڵام دوای ئەوەی کە ئێمە بە دوواداچوونی خۆمان کرد وەکو کاری پەرلەمانی وەکو کاری لیژنەی تایبەتمەند لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی دارایی لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی پەروەردە لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی پلاندانان لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی خوێندنی باڵا گەیشتینە ئەو ئەنجامەی کە ئەوەی تیمی بەڕێزی حکوومەت باسی دەکات ئەگەر ئەو مانگانە ئەو 200 ملیارەی لەلایەن بەغداوە دێت بۆ هەرێمی کوردستان یەک مانگ نەدرێت ناتوانن موچەی فەرمانبەرانی هەمیشەیش کە میلاکن بەبێ لێبڕین دابەش بکرێت بۆیە پێمان وابوو ئەم پلانەی ئەی کە مستاحیل و ناممکینە بتوانین بە یەک بڕیار لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەموو مامۆستایانی وانەبێژ بە یەک بڕیار دابمەزرێن بۆیە ئێمە وەکو لیژنە پلانی بیمان خستە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان و بە نووسراوی فەرمی ئاراستەمان کردن و ئەمڕۆژ وەک راپۆرت لێرە دەیخینینەوە بۆ ئێستا پێویستە چ بکەین کە لە کاتێکدا مستاحیلە ناممکینە ئەو قەرارە بدرێت بە یەک قەرار 21,000 مامۆستای وانەبێژیان 26,000 فەرمانبەری گرێبەست یان نزیکەی 6,000 سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگەکان هەموو بە قەراردا مەزرێت دەبێت قۆناغ بە قۆناغ بێت بەر لەوەی بچمە سەر ئەوە دەمەوێت کە لە ماوەی ڕابردوودا لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردە لە پشووەکانی کۆڕۆنا لە هەوڵەکانی خۆی بەردەوام بووە بۆ ئەو کاتانەشی قوتابخانە نەبووە شایستەی دارایی مامۆستایانی وانەبێژ بدات بۆ ئەم بابەتە نزیکەی 45 ملیار دینار خرج کراوە بۆ مانگەکانی 3 4 5 11 ساڵی 2022 مانجی یەکی ساڵی 2021 دووهەم لە 15 2021 ئەو کاتەی دەوامی قوتابخانەکانیش نەبووە وەزارەتی پەروەردە نەخشە ڕێگایەکی بۆ دیوانی ئەنجومەنی وەزیران ناردووە و دیوانی ئەنجومەنی وەزیرانیش پرۆژەکەی ئاراستەی وەزارەتی دارایی کردووە هەر سێ بەڕێزان وەزیری پەروەردە وەزیری دارایی سەرۆکی دیوانی ئەنجومەن کۆبوونەوەیان ئەنجام داوە لەسەر ئەم پرۆژەیە پاشان لە 19 2021 کۆبوونەوەی هاوبەشی وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی ئەنجام دراوە کۆنووسێک ئاراستەی دیوانی ئەنجومەنی وەزیران کراوە بە واژووی هەردوو وەزیر و تیمی تەکنیکی هەردوو وەزارەت کە ناوەڕۆکەکەی بریتە لە پێدانی شایستەیەکی دارایی بڕاوە مەختوع بۆ وانەبێژانی دانەمەزراو
و پۆلین بەندی کراوە لە بەشەوانە ئەو مامۆستانەی تا 12 بەشەوانیان هەیە و ئەوانەی لە 13 تا 18 بەشەوانیان هەیە و ئەوانەشی کە 19 بەشەوانیان زیاتر هەیە بە گوێرەی ئەو پۆلین بەندیەی شایستەی دارایی بڕاوەیان بۆ پێشنیاز کراوە. سێهەم لە پرۆژەکە پۆلین بەندی گوند و شارەدێ و شارۆچکە و سنتەری پارێزگاکان کراوە هەموو ئەوە بۆ ئەوەی دادپەروەری بەدەبێت و تحقیقی عەدالەت بکرێت. چوارەم لە پرۆژەکە ئاماژە دراوە بە پێدانی مۆڵەتی نەخۆشی مۆڵەتی ئاسایی و بۆ مامۆستانی وانەبێژ و 21 ڕۆژ مۆڵەتی دایکایەتی بۆ مامۆستانی وانەبێژی ئافرەت لە حاڵەتی منداڵبوون کە ئەم بە ئەو بڕگانێک کە باسی دەکەم پێشتر بە هیچ شێوەیەک وجودی نەبووە لە ئێستادا لەو پرۆژەیەدا تەنانەت فەرمانبەرانی گرێبەستیش ئەم مافانەیان نییە ئێستا ئەو مافانەی کە بۆ بەڕێزان مامۆستانی وانەبێژ دیاری دەکرێتن. پێنجەم میکانیزم دانراوە کە ماگانە پەروەردەکان لیستی شایستەی دارایی وانەبێژان بنێرن بۆ گەنجینەکان. پێشنیاز کراوە ئەگەر لە قوتابخانەیەک میلاک نەبوو مامۆستای وانەبێژ بەڕێوەبەری قوتابخانە بوو بڕی 50,000 دینار پارەی زێدەچی بچێتە سەر شایستە دارایی بڕاوەکەی. ئەم پرۆژەیە بۆ مامۆستانی وانەبێژی دانە مەزراوی باخچە و قوتابخانە و پەیمانگا لەگەڵ دیاریکردنی هەندێک ڕێکاری تایبەتی پەروەردەیی. بەڕێزان سەرباری ئەوەی کە ئێمە پێمان وایە کە پلانی ئەیمان جێبەجێ ناکرێت لەم قۆناغەدا تەمان پێشنیازمان کردووە پلانی بی سەرباری ئەو پرۆژەیە هاوبەشەی وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی بەڵام بە ئیزافەی هەندێک پێشنیازی دیکەی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵاوە. ساڵانە بە سەدان مامۆستای میلاکخانە نشین دەکرێن بە هەر هۆکارێک بێت بەهۆی نەخۆشی بێت بەهۆی وەفات بێت بەهۆی تەمەنیەوە بێت. پێشنیازمان کردووە کە ساڵانە بەپێی ساڵانی خزمەتی وانەبێژی ئەو بەڕێزانە لە شوێنیان دابدرێت وردە وردە بۆ ئەوەی ژمارەی مامۆستانی وانەبێژ کەم بکرێتەوە و پایتاب ئەیتا ئەوانە بە هەمیشەیی بکرێن. جگە لەوەش موچە پێشتر موچەی مامۆستانی وانەبێژ لە کاتی خۆیدا نەدەدرا لەگەڵ مامۆستایانی میلاک داوامان کردیە وەکو پێشتر بە 70 ڕۆژ جارێک موچەی مامۆستای وانەبێژ نەدرێت بەڵکو لەگەڵ مامۆستای میلاک بەیەکەوە بە یەک خشتە بنێردرێتن بۆ گەنجینە. سەبارەت بە فەرمانبەرانی گرێبەست دیارە کە هیچ یاسایەک نییە تەنها ڕێنمایی دارایی ژمارە 39 لە ساڵی 2013 کە لە وەزارەتی دارایی دەرچووە ئەو ڕێنمایە ژمارەی 39 ساڵی 2013 پێمان دەڵێت کەەوە هەر عەقدێک هەر گرێبەستێکی هەر فەرمانبەرێک 3 ساڵ لەسەر یەک دووبارە کرایەوە ئەو فەرمانبەرە بۆی هەیە بە هەمیشەیی بکرێت دابمەزرێت کەواتە پێویست بە دەرکردنی هیچ یاسایەک ناکات تەنها ئێمە داوا لە تیمی بەڕێزی حکوومەت و لە وەزارەتی دارایی دەکەین ڕێنمایی ژمارە 39 ساڵی 2013 خۆی جێبەجێ بکات وەک ئەوەی کە خۆیان ئەو ڕێنمایان دەرکردیە. دکتۆرە ئەفۆن بەڕێ سەرۆک پەرلەمان ببوورە بابەتێکی هەنووکەی و زۆر گرنگ بابەتێکی زۆر گرنگ و هەنووکەیە دوای ڕاگەیاندنی بەرنامەی کاری دانیشتنی پارلەمان اینجا نەتیجەی زانکۆڵاین دەرچوو زۆر گرنگە ئەم ڕوونکردنەوەی بۆ خەڵکی کوردستان و قوتابیان و خوێندکاران و خانەوادەکانیان بدەین ئەگەر ئیجازە هەبێت تەمان. بەڵێ بەس ڕێک خۆی بیخێنەرەوە تاوەڵێ لای هەموو پەرلەمانتاران و قوتابیان و خانەوادەکانیان ئەمە ڕەنگە جێگەی پرسیار بێت کە کورسی زانکۆ حکوومیەکان زیاد کراوە بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوویانە. بەڕێزان دوای ئەوەی ئێمە وەک لیژنە بەدوادا چوومان بۆ ئەم بابەتە کرد بە داتا ئێمە ڕوونی دەکەینەوە. دەرچوانی پۆلی 12 ئامادەی 45,113 دەرچووی ئەم ساڵ و 4,142 دەرچووی پار ساڵ و 3,277 لە دەرچوانی ساڵانی ڕابردوو داواکاریان پێشکەش کرد بۆ وەرگرتنیان کە کۆی گشتی پێشکەشکاران بریتی بوون لە 52,532 دەرچوو. لە ئەنجامدا 43,277 دەرچوو کە دەکاتە ڕێژەی 182 لە زانکۆ و پەیمانگاکان وەرگیران. 7,943 دەرچوو بەهۆی هەڵە پڕکردنەوە و هەڵنەبژاردننی شوێنی گونجاو لەگەڵ نمبرەکانیان لە قۆناغی یەکەمدا وەرنەگیراون کە ڕێژەکەیان بریتە لە 18%.
لە هەمان کاتیشدا 4067 کورسی لە ئێستادا بە بەتاڵی ماوەتەوە. بۆیە ئەم ژمارەی کە وەرنەگیراوە لە ڕێگەی سیستمەکەوە دەتوانن یەکێک لەو بەشانە هەڵبژێرن کە کورسی بەتاڵی هەیە. ئەمەش لە ڕێگەی پرۆسەی سکاڵا وێبسایتی لە ڕێگەی زانکۆ دەبێت کە لە ئێستادا کارا کراوە بۆ ماوە 1 هەفتە. سەرەڕای وەرگرتنی ئەم ژمارە لە دەرچوان لە زانکۆ پەیمانگەکان بە ڕێگا و میکانزمی جیاوازتر وەردەگیرێن کە بریتین لە سیستمی پۆلوتەکنیک پێشکەشکارانی کەرکووک ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان خوێندنگە نێودەوڵەتیەکان یەکەمی پەیمانگەکان و دەرچوانی ئامادەیە پیشەیەکان. بەم پێش ژمارەی وەرگیراوان زیاد دەبێت، بەڵام ئەوەی کە جێگەی تێبینیە لە لای هەمومان و لەلایەن قوتابیان و خانەوادەکانیان ئەوەیە کە کەمکردنەوەی کورسی خوێندنە لە کۆلێژە پزیشکیەکان. بە نمونە لە زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی کۆیە کە بە بەراورد لەگەڵ پارساڵ کورسی خوێندن کەم کراوەتەوە. بۆ ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە نمرەی 99 لەسەد لە کۆلێژی پزیشکی گشتی وەرنەگیرێت. بۆیە ئەمە جێگە هێڵوەستە لە سەرکردنە وێڕای دەستخۆشی زۆرمان بۆ ناوەندی وەرگرتنی قوتابیان و تەواوی فەرمانبەرانی وەزارەتی خوێندنی باڵا بۆ ماندووبوون و شەون و خۆنیان، بەڵام بۆ ئەمە بەستە لیژنەیەکی تایبەتمەندمان پێکهێناوە بە مەبەستی دۆزینەوەی چارێکی گونجاو بۆ ئەم بابەتەوە دڵنیابوون لە هۆکاری کەمکردنەوەی کورسیەکان. زۆر سپاس بۆ جێگرتنتان. سپاس. ئەو تەسەلسولەی نووسیمە هەمووتان مایکەکەت بژێنەوە کاکتۆر. ئێوە هەمووی لەسەر وانەبێژانە کاک عەباسگیان، وەڵای هیچی لەسەر نوقتە نیظامی نییە. فەرموو ئاشنا خان، فەرموو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەرەتا من وەک ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا پێشتریش ڕامگەیاند من هیچ ئاگاداری ناوەڕۆکی ئەو ڕاپۆرتە نیم کە ئێستا سەرۆکی لیژنە خوێندیەوە. ڕاستە پێشترێ مە کۆبوونەوەیەکمان کردو و لەسەر چەند خاڵێک ڕێککەوتوین. کاک عەبدولسەلام ئەگەر مۆڵەت بێ ئەمە مۆبایلەکەی دەسما 2:57 دقا ڕاپۆرت دانراوە لە لیژنە. کی ئەوێ با سێری بکات 2:57 دقا ڕاپۆرتی لیژنە دانراوە. ئەمە بابەتێک کە بەڕاستی ئێمە و خاڵانەی ڕێکەوتین لەسەری بێڵین وەکو پێشنیاری لیژنە، نەک وەکوەوەی کە حکوومەت بۆ خۆیان وەزارەت کۆبوونەتەوە و ڕێکەوتن پرۆژەیەک من بەناوی حکوومەتەوە بێم لێرە بیخوێنمەوە. بەڕاستی ئەمە پرۆژە خوێندنەوەی حکوومەتە. من خۆم پێشنیارم هەیە وەکو پەرلەمانی کوردستان وەکو لیژنەی تایبەتمەند، نەک ئەوەی کە من بێم بەناوی حکوومەتەوە لە جیاتی ئەوان و وەزیری پەیوەندیدار کە دەبوو بهاتنایە و لێرە ئامادە بوونایە. بەڕاستی بەڕێز سەرۆکی پەرلەمان دەمەوێت وەڵامی ئەو پرسیارە وەربگرم. ئێمە دوو جار بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان 8/5 داوامان کردووە وەزیرە پەیوەندیدارەکان بێنە لیژنە کە حەقی پەیڕەوی خۆمانە گفتوگۆ بکەین لەسەر مامۆستایانی وانەبێژ لەسەر پلانی وەزارەتی خوێندنی باڵا بۆ وەرگرتنی قوتابیان. فەرموون دوێنێەوە نەتیجەی خوێندنی زانکۆلاین بڵاو کراوەتەوە، یەک دنیا گرفتی تایە. ئێمە تازە بۆچیمان ئەگەر وەزیری خوێندنی باڵا بێ لەگەڵمان ناکۆبێتەوە کە هێشتا ئامادەیەشیان پیشان ناوە. دەبوو پێشتر بەهاتنایە بمانزانیە پلانیان چییە، چۆن ئەیانەوە خوێندکار وەربگرن. معقول نییە 98.6 ناوی لێشیکاری نەخۆشی هاتۆتەوە. ئێمە ویستومانە لەگەڵ یان ناکۆ ببینەوە بۆ ئەوەی بەربەو گرفتانە بگرین، بزانین پلانیان چییە، چۆیان ئەیانەوێ چارەسەری بکەن. بابەتێکی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان مەبەستمە وەڵامی لە بەڕێزت وەربگرم. کتابەکان هاتووە بۆ ئێمە کە ئێوە ڕەوانەی با بڵێن وەزارەتە پەیوەندیدارەکانتان کردووە، نردووتانە بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان کە لەگەڵ ئێمەیان کۆ ببنەوە وەکو لیژنەی تایبەتمەند. هەر بەڕاستی حکوومەت وەزارەتی تایبەتمەند حساب بۆ پەرلەمان ناکا، حساب بۆ لیژنە ناکا، بۆ ئامادەنی پێمان بڵێن بۆچی ئامادەنین بێنە لیژنەی تایبەتمەندەوە. خۆیان لە پەرلەمان بە گەورەترە زانن. وەڵامی ئەم پرسیارەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بەڕێزت ئەوێ ئەمە پەیوەندی هەیە بە شکۆی پەرلەمان و پەرلەمانتارەوە تکایە. بابەتێکی تر مەسەلەی کۆبوونەوەی پەرلەمانە. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵەس خان 2 دقەیە بە قوربان. ئەوە ئەو کات هەڵەس خانەتەوێ قسە بکەی، هەڵەس خان قسە دەکەی تەواو. هەڵەس خان فەرموو. بەڕێز فەرموو هەڵەس خان. باشە جان فەرموو هەڵەس. دەستخۆش فەرموو خان. بەڕێز سەرۆکا پەرلەمانی هەلس ئەحمەد ئەنداما لیژنە پەروەردێ
سبارت في رابورتي منافت الناس كيف ما قالوا زيارة ناف بينا من ولجنة دايا أزوي هيلم بولانا كديتر لمن تبيني هبون بوشي فرمان برن قريبس أف شريحة هندا مازن كنا تقر رابورت الجنة پروردي دا ما مستعد وانا بيج بخود زور بون تقال كي شاسية كما كان بي تي في بو لجنة داراي هاد با تكليف كرن رابورت تكنيفي صبا سر فرمان برن قريبس چنكي أفت هايبت من ديوانا خالن ديتر خالن ديتر أبا رابورت يا جشجير نينا أجر كاك عبد السلام بيجتن ويا في تي في بوشفيدي رابورت جاش بعد السما وك مسودة أفريقيا ساعة دهو بينجيو حف دقة رابورت جاش يا دسمة أي كمين خال كويل دف كاك عبد السلام يجي يول دف مجي وخد السمنة دا خزيا من دا خزيا ما مستعد قريبز بون وانا بيش بون فيتن شارن في سوانا إكلابتن يان دا مزراندنا وانا يام قريبز كرنا وانا أجر أزبن بيانو بحكومتي بين حتى صباني بيانو خلاصنا بن بري سروكا برلماني أسوأ كان دا مكالجني بریدو هیوا مداخص کرش وزیر پرورده آماره که گشتی بده تم بسر جمع ما مستعد وانه بیش آیا فعلا اف جماره هنده تفخیم کری ما مستعد وانه بیشن یا نه که اگر بریارک در بچتن صباحیت قازانجا ما مستعد بتن چه بن دیوار نچنت نافده آماره گشتی نینه آماره گشتی نینه فرمون او توقیعه جناب وزیریه باشه آمار نینه دو مداخص کر بول هیوا هشت پلان وزارتی چیه بو ما مستعد وانا بيش بو ما مستعد وانا بيش بلانات تشيا بلان بو منه هنا ركض بيش من بلانا بو حكومات افريقيا تمام او بلانا حتى في وقت يجي نجهش يا دسمه او بروجي هر دو وزارات سر كفتين بو جرى سر كنا ما مستعد وانا بيش نجهش يا اندامه لجنه تحدى جيت كم هر يازده اندامه لجنه پروردي اجهلوي اتفاقی بنابرای بین وزارت دارایی وزارت پروردی چی بوی تنید گروپا دا هندک جارا جناب وزیر آماجه بکریم فرمون ما برای سروکا پرلمانی مداخص کر اش وزیر دارایی بومن برای پاره فریکتن کانی چند حیوانه بو وانه بیجات هتا مزاختن دبزانم آیا فعلا بارگرانی السر حکومته یا نمان بین انشائیان باغوین فرمون برسوا جناب وزیری فرمون هفه برسوایه استحقاقات ما مستعد وانه بیش هیوا سه بشکش پروردانه دایه هیوا چار هیوا پنج هیوا شش نهاتی ندان فرمو من الفيريا قوتي كيد استحقاق وان ده جواب نينا اذا كاكمن كاكمن فرم برای سروشی پرلمان من لشيني خوتانا وقسمكن كاك سركو هذا توضيحكم ده سيركا توضيحكم ده وتم هر نقطة نظاميك بيوندي بوانا بيجانا وهي لجاتي دقيق بي اميكين بدو دقو لنا رابورت كاوري يجري قايتك اوانش ورا جرين اوانش ورا جرين او بستودو ورا جرين او بستودوكا يلا كاكمن والله نتواني هم يبيكور كاكمن فيلم برس سروشي برلمان كاك ياسين لشيني خوته وقسمكن كاك ياسين بقربان اما بيرو معنى اما وقت باشا فرمون فرم كاك ياسين لشيني خوته انا قسم كاك ياسين راست اوانيش راستكي والله راست بله كاك ممكسبك برزان بس يارمتي يكتري بدن خو بو اما كيشنيه بس يارمتي يكتري بدن بله كاك برای سروشی پرلمان كاك ياسين كاركم بس بله برای سروشی پرلمان بپی پیرو کاتێک راپۆرتە یا بابەتێک خرێتە گفتوگۆ پەرلەمانتار 2 دقەی بۆیە و دقیقەیەکیشی بۆ خاڵی پەیڕەوی هەیە یعنی پێویستە کات 3 دقە من لە پێشا لە ماوەی دقیقەیەکە قسە لەسەر پێشێلکاری پەیڕەویەکەم مادەی 51 مادەی 98 مادەی 66 مادەی 56 مادەی 2 بەردەوام سەرۆکایەتی پەرلەمانە مادانە پێشێلەکە برای سروشی پرلمان یعنی لمادی 51 سێشەمە و چوارشەمە دانانیشتن دوای 50 ڕۆژ پەرلەمان دانیشێ ئەم حکمت چییە ینی بۆ ئەوەین تەواو دان فەرموو باسی وانەبێژان کە تکایە
ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی گرنگمان هەیە بە تایبەتی مامۆستایانی وانەبێژ و گرێبەستەکان و وا جگە لەوە سێ یەکەمەکانی زانکۆ و کۆمەڵێک قەیرانی تر خۆزیا و راپۆرتەی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە بەردەستی ئەندامانی پەرلەمان بۆ ئەوی باشتر ئاگاداری وردەکانیەکان بین. ئاماژەت بۆ کرد کە حکوومەت ئێمە 5 یاداشت لە بەردەستی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە بەڵام حکوومەت ئامادە نابێ بێتە پەرلەمان و لە کۆبوونەوەکان ئامادە بێ. کۆمەڵی قەیرانی گەورەمان لە کوردستان هەیە کە هەر لە سێ یەکەمەکانی زانکۆ و گرێبەستەکان و مامۆستایانی وانەبێژ و قەیرانی سوتەمەنی و کێشەی کەمی ئاو و کارەبا و ڕاگررتنی نایاسایی لە بەرزکردنەوە و باج و ڕسومات و نەبوونی پرۆژە یاسای بودجە و ژمێرەی کۆتایی و بە تایبەتکردنی کەرتە خزمەتگوزاریەکان و چەند بابەتی تر. ئەم بابەتانە بابەتی هەستیار و گرنگن هەمان پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە. بە تێڕوانینی من پەرلەمانی کوردستان دەست بۆ هەر یەک لەو بابەتانە ببە حکوومەت ناچێتە ژێرباری ئەو بابەتانە و ئەگەر بوێت چارەسەری ئەو کێشانە بکە ئەو دەستکەوتە ناداتە پەرلەمان بۆیە ئەو هەموو گفتوگۆی لە پەرلەمان دەکرێت ئەو هەموو یاداشتە پێشکەش دەکەین پێم وایە لە پەرلەمان خودی پەرلەمان چارەسەر ناکرێتن و ئەمە بابەتێکمان بەبیر دێنێتەوە کە کاتی خۆی لە یەکێتی سۆڤێتی جاران کە دەچوونە فەزا یەکێ لە ڕوادەکانی وڵاتانی تریان لەگەر خۆیان دەبرد کە دادەبەزین پشکنینیان بۆ دەکردن ئیفشاری خوێن و بزانن تەندروستیان چۆنە بەڵام سەیریان کرد هەموو پشتی دەستیان ئەستور ببوو لیان پرسی بۆ پشتی دەست دو ئەستور بووە وتی دەستمان بۆ هەر دوگمەیەک و پلاکێکە دەبێت ڕووسەکان لە پشتی دەستیان دێن دەستمان بۆ شین و مەروە ئەو پەرلەمانە دەست بۆ هەر شتێک بووە حکوومەت ئەگەر بارگرانی دارایی هەبێت جێ بخۆی نەخاتە دەستکەوتی خۆیت و خۆی بڕیای لەسەر نەپێم وایە حکوومەت ناچێتە ژێرباری ئەو بابەتانە و گفتوگوانی ئەمەش سوودێکی ئەو توێژانەدا زۆر سپاس.